بە دوای ژیانێکی باشتردا ملی ڕێگای ئەوروپایان گرتە بەر، بەڵام ئیجە ڕێگەی نەدا بگەنە ئەوروپا و ژیانی لێ سەندەوە. سەنعان لەگەڵ سەباح ئیبرای و لانەی خێزانی و دوو کوڕی بەناوەکانی ئیبراهیم و ئەنەس ویستیان لە دەریای ئیجەوە بپەڕنەوە بەرەو یۆنان و لەوێشەوە بەرەو وڵاتانی ئەوروپا بڕۆن و ژیانێکی نوێ دەست پێ بکەن، بەڵام بەهۆی وەرگەڕانی یەختەکەیانەوە 4 کەسیان خنکان و تەنها سەنعان لە مردن ڕزگاری بوو. لە ئێستاشدا تەرمی 3 کەس لە ئەندامانی ئەو خێزانە لە تووشیاوە هێنراونەتەوە هەولێر و بەڵام تا ئێستا تەرمی ئەنەس نەدۆزراوەتەوە. ئەو خێزانی کێشیان نەبوو، بەس ئەوە چاولێکەریە وەشی ئەوەندی دوو برای ڕۆیشت بوو دیارە ئیتساڵیان هەبوو لەگەر گوتەن گۆش وەرن ئەوە گەیشتینە ئەمە نانی ئەتیادیە ئەوانش بەهان کەتبوون ساحب دوو منداڵ بوو. بە وتەی مامی سەنعان لە کاتی هێنانەوەی تەرمی ئەندامانی خێزانەکەی لە وڵاتی تورکیا ئەوەی زانیوە کە برازاکانی لەگەڵ خێزانێکی دانیشتووی کۆیەدا بە یەکەوە لەو یەختەدا بوون. ئەو خێزانش کە لە 3 کەس پێک هاتوون منداڵەکەیان کە تەمەنی چەند مانگێک بووە بە هەمان شێوە لە کاتی وەرگەڕانی یەختەکەدا خنکاوە. هیواتانم خەڵکان نەخەڵەتی ئەو ڕێی بکوتی ڕێکی ناخۆشە کوشندەیە خەڵکەکی زۆر نازانی کە دەیبنە سەرەوە ئاوانە زۆر بەلەمەکان کوونن لە ناوەڕاستی ئاوەکەی ئەو بەلەما دادەبەزی و لقم دەبی و خەڵکە کەش دەخینکن ئەو هەموو خەڵکەش مەڵاوی شتوانە نازانن بەڕاستی شتێکی زۆر ناخۆش ئەوی نەی دیپی نازانن ئەو خەڵکانەی دەڕۆن نازان هەر لە خەڵەتێن بەلەم مشتوالە یعنی لە 2 نەفەر 5 نەفەر بە سەلامەتی دەرناچن. بەپێی ئامارە نافەرمیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە 30,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە و لەو ژمارەیەش تا ئێستا 191 کەس گیانیان لەدەستداوە و بە سەدانی تریش بێسەر و شوێن بوون. ئومێد چۆمانی، NRT هەولێر.